گیاندایە ئەو بۆ ئەوزدارونە خستۆتە غەسالەکەوە وی بۆ خۆیان دایکە بیرم چوو ئەرێمە چێت تۆ شەشتە بیرەچێتەوە وڵای دایکە خۆتەزانی حملەکەمە ناتوانم شتم بیرەچێتەوانێ بەخوا ئیشم پێ ناکرێ خۆتەزانی وەڕەڵی کەسکی نیە تۆ نەبی بۆ من لە تەمەنی خۆما کاتێکە بێژەن لە سکما بوو ئەوە نەگورج و گۆڵ بووم نەگنانی خۆمان بەخوای ماڵی خەزوریشمان کرد ئەمە بۆیە بێژەن ئاوا دەرچۆ شتانە و کردو دایگیان بۆ بێژەن چیەتی وەڵا هیچ عیبی نییە چوزانم چی بکەم دایە بیرمەچێتەوانێ بەخوا ناتوانم خۆتەزانی ئەوە نەشینە ماوە مناڵەکەم ببێ ناتوانم ئەو هەموو ئیشە ئێجا بە مێردەکەم لە خزمەکارێکی بۆ بگرێ وەڵا دایکە پێم وتۆ دەجار پێم وتۆم پیاوەڵە پێویستە پێی نییە ئەوە نێ دایکتی لێیە ئەوەکەی پێوتنە منتان کردو بە کارەکەت بەخواتی من شاقم لێکەی خۆتان پێی بڵە خزمەکارێکی بۆ بگرێ باشە باش دایەگیان پێڵێمەوانێ ئەوە و سەلاجێشم کردەوە ویستم تشری بێ شتێکی چاک دروستکەم کەچی سیرەکەم ئەو نەگۆشتی تایە گۆشتمان نەماوە ناوەڵە تەلەفۆنی بۆ بکە بۆ بە سعدی بڵێ نەختێ گۆشتی بێسقان بێنێتەوە تشری بتان بۆ بکەم باش وەستا تۆ من دەکوژی نانەوە ساک نەکوژم بڕۆ لە بەرچاو بزر بڕۆ لە فەچکە بخۆ وەرەوە فەچکە بڕۆ کلۆسە سعدێک وازی لە فەچکەکە مزگی پڕۆندی لە دە بڕۆ ئەو دوکانێ نییە ئیشەکەمەیە تەلەفۆنش زەرورە بڕۆ لە بەرچاو بزر بە کورە بڕۆ ئەو لیمۆ سعدیگیان چۆنی سەلامەت بی لیمۆ کوی وەزت کووە بەساقە بم سعدیگیان چیەکەی لەکوێ وەڵا دانیشتم خەریش ئیش و کارم بری چ هەیە سعدی ئەڵەم شتێکمان پێویستە لا حول ولا قوة إلا بالله ئەو شتێت و تەواو نابی شتی وەکو چ وەڵاهی گۆشتمان نەماوە دایکیشم بەتەمایە تشری بێکی خۆش لێ بنێ بیکەن وەڵا تەشریب زۆر خۆشە چی بکەین ئێڵم گۆشتمان نەماوە لا حول ولا قوة إلا بالله کچی ئەنگۆ چنەوە هەمە گۆشتێت چ لێ دەکەن کورە وەڵڵا ئەنگۆی فلاس بە من دێنن سعدیگیان تۆ گوێ بگرە واز لەو قسانە بێنە ئاوا 4 5 6 کیلۆ گۆشتمان بۆ بنێرەرەوە کەم نییە حەیرانی بم وڵی ئەگە زیاتریش بێ خۆ زەرەر ناکەین هەرە هەبێ لە ماڵە باشەوە نییە باشە باش 4 کیلۆ گۆشت تالۆ دەنێرم بەس ئەو جارە مەلیشی بە نەژۆری ئیشی پێ بکەن چی خراپە پێتان دەکەم بابا ئەنگۆ بە جێژ لەوەی گەیشتنەوە ئاقرە زەلامە چی تازە زان چی دەگوت دەگوت و ئێستاکە ناچی ئەولا ئەولای یعنی چ وەکو پێ گوت لە پێش دەکە گۆشتەکە لێ وەردەگرن و لێ ناگەڕم بێتە ژۆری باشە باشە خوا حافیز ئەوە چی بوو لە درێژەیایە ئێدایەگیان ئەوتی خۆتان بڕۆ منی ژوتم ناتوانین هەرەوەی وت لەو کاتەوە هەرەوەی وت وتی 5 کیلۆتان بۆ نێرمەوانێ ئێدە باش يلا تشاي يلا تشاي يلا يا ولد يلا وحني ما عادي ما عندي نبي سرهون شاملة يا اخوي حيران من ذاك بابا هاي نشان وخوش ويشتي مني بيه وفرن انا تساتنا يا كاكا لا حول ولا قوه الا والله بس تخوش ويستنا على ما شكل ساعه وزع زود سيدري بيشي والله بيشي نا ها قوري كل مش هردا بي ساعة مولتنا سايا قاوة ساعة وجيت قرانية لا ساعة ما تعرفي شيرين يا تال تعال خارەمە هەرچەندە فکر دەکەمەوە کاکە من لۆ پێناوەی کاکە لۆ زەرەر بکەم کاکە و خانیە ماری قایدی بکڕمەوە کورە باوەڕ بکە نییە زەرەر دەکەم چکە ئەو خانیە دمۆرە هەموو عقاراتەکانی ئەو منتیقی و منتیقی ئەولاتر و منتیقی ئەولاتر هەر هەمیان کەس فرستەچی بۆ خانیەی نادا کاکە لۆ ئەمە بمە زەرەرەکە من بدەم عەزیزەکە قەت شتیوانە ئەو قسە ناستە مێشکم کورە برای من ئەوە خورافیاتە دمۆرێت سێ کەس ناوخانێ ناژی ملیان دێقون کاوجارە ئەوان لۆی چەند لێنایە کورە بابەخۆ نییە ئەدێ تەهاکوێتی بەجاهێری لەناو خانەی نەمرد کورە بەرام تاکوێتی لۆ لەو خانێ مرد کورە تاکوێتی ئەوی تەهای کوشت وەڵە خانی نەبوو تورشی بوو ئەدی یە قەلابە تورشی لە منی نماوە لە کەندیان کرد تورشی سەرشی لە تووڕەقی بوو سەرش لە عارەبکەندی بوو تەرۆزی لەسەر ئاگەمەی دەکرد لە خەفەتان مرد قەیدینەوە خوای گەورە بۆزی تورشەکەی کردتە سەباب دوای پێم بدی ئەدی خەتاب لەوێ نەمرد ئەدی ئەکرەم لەوێ نەبرد ئەدی سەیفەدین لەوێ نەمرد ئەدی ڕەحمان کورە خۆ ڕەحمان یە کابرایەک بقەرک سوندی بەستە دەخوارد هەموو لەوێ مردن و نییە ئەو خانیە ئاخیری تاکوێتی بە ناچاری کڕیەوە و بەخۆشی لەناو مرد کاکە بپرسیم گوتە فرستەچی بۆ خانیەی نەدەی
سعدی بەێ دنیای مەکە چەرمە چۆلەکە ئەگەر دەتەوێ وچێ گوتی بگەوێ نانێ خۆت و دوژنەکەی کەشفکەی دەبی تەسعە بدەی نازانم چ بکەم السلام عليكم سەر چاو قاید بابە بەخێراتی وەزت کووا حوالت قاید کووا کوی بابا باشی بابا بەخێر بێ بەخێر بێ صحتت کووا حوالت کووا دانشم ئەدە وڵە دانیشە بابە قاید برا هێر هوڕەکەت کووە باشە خۆ ئێستا شەڕێ ناکەن وەرە کودێ لەم شەڕێ بکەوە عەلی. قاید لە پشتیتی بابە ئاگالی بی کوڕم زۆر ئاگالی باش ئاگام لێیە. ئەدی ئەتوو لە جێی بەڕەحمەت بی تاکوێتی ئەدی تەهاتە رۆزی ببیرم برینم مەکورێنەوە انشاءالله خدا عفو مەزەمە کرد لێ یەکم لە کاک قارەمانی هەیە حو گلەی خێر ئەوێ جارێ شیرنی خوشکم باسی دەکرد چوو بوو لە کولیچەی ئێ دەیگۆ کولیچەی دەچێشا قلەکی دادەنا قلەکی هەردەکرد قلەکی دادەنا قلەکی هەردەکرد ڕەزیلە ئاخیری قلەکی کردبوو بەنیوەی کولیچەی لۆمە ناردیە ئەو حەقا ئەرێ برام ئەنگۆلۆ گەوارەکەی دی نۆسەر و جێ من کاکە ئەمگۆ دەزان کولیچەوە بە ئاسان دروست دەکرێت شیری دەوێ ڕوونی دەوێ ئاگری دەوێ ماندیبوون دێ کوڕە قەیدی نیە بەس ڕەزی جاریشەوە کوڕە قەرچۆک ما خراپ یعنی کولیچە لە ناوە دەکرد بە دوو کات دەتو چی کاک سعد دەورەمەندەکە بوو جیرانمان بوو دەیگو خانێکم کڕی بە قیرسی خەرچی هەندی ئەو شتیان بچی بێ قیرسی کاکە ئەمن ئەگەر کەرتە کولیچێت و قەلەشی بنی بشتێ ئەدەم خێرم چێ وەرە دەمری کورە لە پاشە خۆت چ بەجی دێری کورە مشک و مار دەیخوا کورە خەیری و خەدەر نییە شاپانی بە پارەی دەکات کاک سعدی دوای پارتە بازەکەم بدێل و جامی سارەی ئارێ وەڵڵا ئەوە تەمی دەکاتن ئەو گەرمێکی ئیش ناکە ئەگەر لە بیرم نەکەی بۆ خوای وەم زانی گەورە بێ عاقل بێ بەس کوڕە بە تو ڕۆژ بە ڕۆژ بێعاقل هەمووی جملە کوڕم ئەموا چاو دەژێڕم بازە شتێدا تو ڕاوەستێ دوایە نییە 6 مەتر دەدەمێ کاکە با زۆرەی لۆ کەمێنەری ئەو ئەمە ڕازی دەم ئینشاڵڵە خانێکە تا لێ دەکردمەوە بەڵام بەپێ ئەو مەرجانی کە باس ڕازی نییە بابە تەواو شیرین دەبی مێر بە دامی بکە وەنیا ئەدی ئەخر ڕازی دەبی شیرن کورە ڕازی دەکەم ئەمە ڕازی دەکەم ڕازی نەبی بەڕاستە ئەو خانی ڕازی دەکەم ناکردمەوە ئەمە لە جێی بابمە ئەو خانێ دمۆرە هەتا ئێستا چەند کەسی ناومردی ها مەمنون بە لێتان دەکەمەوە ئەتو جێب دەبن کاکە هەر ئەو هامەکە دەرێکی میای تۆ دەی خوشکتە لەگەری دانیشە بیگەی نەقرعات ئەوە نوێژ ئەمرش درێژە مێردکردن لە ڕۆژە ساکە ڕازی ئەدی کاکە ئەگە مێردی بۆ مەجیدی بکرد بە مەجیدەوەی دەفتەری لە من خوار ئەو کاتی هەمووتانی لە بەغدای نییە ئیبادە دەکرد و مەجیدە کلااو چی بوو بەس خوای گەورە بەهۆی ئەو مۆزوعی من کە چوومە وێندەری کەشف بەسەری تو کاک سعدی حتا جیراش ئەم نەمزای ناوی مەجیدە هەروەن زای ناوی دشان ئەدی ساختە چێت لە هەر منتیقەی ناوەش لە خۆدایە بەس ئەمە دەیناسم ئێستا دەتوێ خانیەکەی تەواو دەمەوێتن بەس دەبێت شیرینی ڕازیکەی ئالاکولی ئەم ئیشمێ دەڕۆم دەبڕۆ ئارێ وڵا بچمەوە مارە بەکەونە لەوێن دەری هەندێک پاتریش زۆر باشە ئەوە من زەمیدەشی کەونم هەیە دوای نییە ئیش دەکاتن بەس قەدیمە ناشناڵەکانە ڕەحمە لە بابەت باشە ئیزنی لە با بڕۆ دەستە چاو چاو بابە قاید چاوە تەواو باشە ماشەکەش لەبیر چوو دوایە کوڕم کاکە لەسەر خێران ئەنتیکەت لە خرتۆری وەردا هەدی ئەو خوانێ لێ دەکڕین و بزانین چ ڕوو دەدا ئەمن کەفیل هیچ ڕووناتە سلام بەخێر بێ برام شیرین خوشکم دەزانی خوای گەورە زۆر زۆرەمەی خۆش دەوێت هەرێ وەڵی دەزانم هەر زۆر بێشەنسین زۆر ڕووی ڕاستی ئەو دشاد ناوە مالۆ بە دەرکات زۆر بێشەنسین برام وەرە خوشکم دانیشەوەرە دەزانی لە چێ دێمەوە خوشکم نا لەکە کاک سعدی بوو چی دەکوت کاک سعدی ئامادەی خانێکە مالێ بکردەوە خوا هەواڵە خۆشەی بەس مەرجە چی هەیە چییە مەرجەکەی دەبی لە برام وا خۆت بێدەنگ کرد دەبی لە برام مەرجەکەی ئەوەیە دەرێ دەبی شیرین مێر بەدامی بکە